کارگه زیادتری 30 جورن کلوپل نوشدار و خستخانه دروست دکه. کارگاه مدیکال لایف دمیدین کردستان رو داوی دا ببینن. لنافچه پیشسازیا پیرمگرون نزیک باجار سلیمانیه. کارگاه مدیکال لایف هست. اف کارگاه همو کلوپل نخوش و روشداران گل پیوستین جورن خستخانه دروست دکه. لسر روبر 12500 متر دوجا اف کارگاه الویدره هاتیه آوا کرن. بینرین هجا بینرین روداوی بینرین برنامه میدین کردستان صنعتکار و پیش سازن هجا حسکرین بر همین خمالی ایجار ام دناوا کارگاهی که دنا بود درست کرنا کلوپل همجی جلو برگ نجدار و نخوشان و خستخانه اف کارگاهانه یا پری کچن باجار سلیمانی و تایبت جی نافچا پیش سازی یا پیر مگرونه آنکو باجارو که پیر مگرونه دناوا اوی کارگاهی دا به هزارهان جورن کلوپلن نخوشخانه و نخوش و نوشداران در روژه که دا دناوا اوی کارگاهی دا تین درست کرن اف کارگاه دکاره ها طن و نیون قماشی اوها بکه زیدتری 30 آیتمن جدا آنکو جورن جدا جبو نخوشان افجل گلمه بن بینرن میدین کردستان امینی شانی ها بدن کاچاوا کچن مین کرد نواوی کارگاهی دا با آمیرین دورمانه به دهان و به صدان جه پارچه اوها دروشه که داد نواوی کارگاهی دا درست دکن. کارگاه 30 جورن بر همین جدا درست دکن. سیتن جورن نشتگریان، سیتن کونخوش لبردکن، كمامة وباندج برهم تينن. بعد تجهيز المعمل بأحدث الأجهزة الصناعية الخاصة دوای ئامادەکردنی کارگەکەمان بە نوترین ئەمەری پیشەسازی بەرهەمێنانی ڕاستەقینەی کارگەکەمان مدیکال لایف فاکتەری لە ساڵی 2021ەوە دەستی پێکرد. کارگەکەمان یەکێکە لە کارگە پێشەنگەکانی کوردستان و عێراق لە بەرهەمێنانی پێداویستیە پزیشکیەکانی دروستکراو لە قوماش کە یەکجار بەکاردێن. کارگەکە چەندین کەرەستەی پزیشکی بەرهەم دەهێنێت لەوانە سێتی نەشتەرگەری کە لە نەشتەرگەریەکاندا بەکاردێن هەروەها کەرەستە و جلوبەرگی پزیشکی تایبەت بە نەخۆش و هاوڵی نەخۆش و ئامادەکردنی ژووری نەخۆشخانەکان و سنتەرە پزیشکی و جوانکاریەکان توانای بەرهەمێنانی کارگەکە نزیکەی 1.5 تۆن قوماشە لە ڕۆژێکدا. لێرە لە مدیکال لایف فاکتەری بەکارهێنانی باشترین جۆری قوماشی نەچنراو کە لە کارەکەماندا بەکاردێت گرنگی پێدەدەین. لە کارگەی مدیکال لایف فاکتەری زۆر گرنگی بە کواڵیتی بەرهەمهێنان و کواڵیتی بەرهەم دەدەین. هەروەها گرنگترین قۆناغ لە کارەکەمان قۆناغی پاککردنەوەیە. ئێمە ستانداردی جیهانی و ڕێنمایی و تایبەتمەندیەکانی وەزارەتی تەندروستی عێراق و وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و هەروەها KMCA واتە کوردستان مدیکال کۆنتڕۆڵ پەیڕەو دەکەین. گرنگی بەوە دەدەین کە بەرهەمەکەمان بەرهەمی مدیکال لایف بە کواڵیتیەکی بەرز و پاکشکراوە بە ڕێژەی 100% بێت و بە نرخێکی کێبڕکێکارانە بگاتە دەستی کڕیار. وأن يكون معقما بنسبة 100% وأن يصل إلى الزبون بسعر تنافسي. هشت و پنج کارمند دوی کارگاهی دا کار دکن و هفته جوانا کچن باجاروک پیرمگرونن. اف کچن هنه همو بشن وی کارگاهی بریود بن.
چل آمیرن جده ده همو بوارن دروست کرنا وان برهماندا دناوا کارگه ده هنه. کارگەی مێدیکەڵ لایف بۆ دروستکردنی جلوبەرگی پزیشکی و کەرەسەی پزیشکی لەم کارگەیەدا نزیکی هەفتە کارمەند هەفتە خانم کار دەکات کە لە چەندین بەشی جیاواز پێک دێت بۆ نمونە بەشی درومانمان هەیە بەشی قەتکردنمان هەیە بەشی سێتمان هەیە بەشی پاکێتینمان هەیە لە بەشی دروماندا چەندین جۆری جیاواز لە جلوبەرگ و کەرەسە دەدوردرێت و نزیکی 40 خانم تێدا کار دەکات چەندین ئامری جیاواز لە مەکینەکانی درومانی تێدایە لە بەشی دروماندا لە بەشی دروماندا بەرگی سەرین بەرگی دۆشک و جزداشە و قاچی نەخۆش ئەدوردرێت و جل بۆ کاتی سێتی نەشتەرگەری ئەدوردرێت دواتر بەشی قەتکردنمان هەیە کە لەم بەشەدا چەند نزیکی 15 کارمەند تێدا کار دەکات کە جلبەرگەکان بە شێوەیەکی زۆر جوان قە دەکەن دوای دواتر بەشی سێتمان هەیە کە لەم بەشەدا نزیکی 13 خانم تێدا کار دەکەن کە کەسانی زۆر شارەزا و بەزمونن لەم بەشەدا هەموو جۆرە سێتێکی نەشتەرگەری ئامادە دەکرێت بە سێتی نەشتەرگەری خانمان و بە سێتی نەشتەرگەری پیاوانیشەوە دواتر ئەم سێتانە بۆ تاقیمکردن دەبردێت کە ماوەی نزیکی 6 کاتژمێر لەوێدا دەمێنێتەوە و بە پاکی تاقیم دەکرێت. دو جهلن برامانینا باندج دناوا بشه برهمانین ده هنه. هر یک جوانا چوار لایان باندجا دروست دکه. اف هر دو هیله دکارن در روژه که ده 43200 مترم به دریجی باندجا برهم بینه. روزانه دبا اف کارگه به دهان بکرین اوها همین پولستری همین پاموکی کو داون پاموکی نه کو پامبینه دبا آماده بکن جبوان هر دو لاینن هنه اف هر دو لاینن هنه هر یک جوان نزیکی پنجی بکرت دانه آنکو ام دکاریم بجیم پنجی داون اوها درد که جبو چه جبو درزبونا باندجن اوها کدنا و نخوشخانه دا تن کار آنین اف بکرین هنه اف داون هنه همو دینا اتناوا اوی آمیره دا اف باندجا هنه به آماده کرن و درست کرن زیده باری ویه که هنه کشوانا ین پاموکینه هنه که دن ین پولیسترینه و یکی شوانان جی دبا اولاستیکا کوش بو باندجی تیدا بکار اینان دا بیتا راکشان الدوف دا همو وکا شبکه کا عنکبوتی دینت ناوا اوه آمیره دا الویری دو هیل هنه هر هیل کشوانا دکاره دیگی دمشمیر دا هیا 900 مترن اوه باندجا هنه در روز بکن کو پنجی داف تینت ناوا اوی جهازن هنه دا اف آمیره هنه و که ما گوتی دکاره دیگ دمجمیر دا هیا ام کاریم بیجین کو زیتری 900 متران دکاره درست بکره و هر باندجا که بیتا بداوی آنین جو اوها بچت ناوا کیسه دا انکو اف باندجا هنه دبا مترو نیف اوها کار سروان هر دو آمیرات تکرن جبو درست بونا اوان باندجن هنه ئێمە وەک بەشی کوالتی کۆنترۆڵ لە کارگەی مێدیکەڵ لایف پێکهاتوین لە دوو بەش سەرەتا بەشی یەکەمیان پێکهاتووە لە مختبەر بەشی دووەمیشیان پێکهاتووە لە ئەوەی کە چەند کارمەندێک لە بەشی بەرهەمهێنانە تێست و چێکردنەوە بۆ پرۆدەکتەکانمانەکەن سەرەتا بەشی مختبەر ئێمە تێدا دەین سێتەکان تێستی ماکرۆبیۆلۆژی بۆ دەکەین بۆی بزانین کە سێتەکانمان 100% تاقیم کراون بۆ ئەوەی دڵنیا بینەوە و هەم خەستەخانەکان و نەخۆشەکان دڵنیا بنەوە لە کوالتی و تاقیمکراوی سێتەکانمان بەشی دۆمیان کە پێکهاتووە لە چێکردنەوەی کوالتی کۆنترۆڵ لە بەشی بەرهەمهێنانە ئێمە ڕۆژانە چێکی هەموو پرۆدەکتەکانمان دەکەینەوە بە چاو بێ بە تێستی فیزیکال بێت
بۆی دڵنیا بینەوە کە بە هیچ جۆرێک هیچ نوع هەڵەیەک ڕوونادات و هیچ ئیشکالێکی تێدا نییە. ئێمە وەکو بەشی کوالتی کۆنترۆڵ پێک هاتووینە پێچ کارمەند و لەگەڵ ئەوەشدا ئێمە نەک تەنها لە کارگەکەی خۆماندا بەڵکو هەموو پرۆدەکتەکانمان لەسەر ستانداردی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و عێراق و KMCA جێبەجێ دەکرێت و لە KMCAش بەردەوام تێست و چێکردنەوە بۆ سێتەکان و پرۆدەکتەکانمان دەکرێت بۆی دڵنیا بینەوە کە 100% تاقیم کراوە. پشتی سه تش بشه درمانش بشه پاکتینگی همو ابداویته دیتا بشه تعقیم کرنه آنکو بری هر سه تکش وی کارگه در بکوه بچه نخوشخانه کش بو نوشدار میان نخوش مبکار بینن صدیت ایتا تعقیم کرنه اف پروسه چهات تا انجام دان سیتن اوها دینن دخن ناوا کیسن اوها دا اش بو سیته که اوها مازن کو 11 پارچه پکته دکاره هر کیسه که اوها 20 دانا تخنته دا انکو اف امیرانه تعقیم کو امیره که پروفشنال دکاره هيا 1000 سیتن اوها حل بگیره اگر سیت بچیکتر به هيا 100 دانه اوها دخن ناوا کیسه کی دا انکو دکاره تا 5000 6000 سیتن اوها حل بگیره و تعقیم کنه پروسه چهات تا انجام دان یکم جور کارمند سیتن خود دخن ناوا کیسه کی اوها دا اف ماده که تایبته اجبو تعقیم کرنه اف ماده هنه بینره ما از نشانی ها بدم گاز که تایبته تعقیمه اف ماده هنه بکلینس که تر اوها دپیچن دوف دا دخن اتناوا کیسی ده و دو با کیس جهوای همو بیتا خالی کردن آنکو هیچ هوا ناوا کسی دا نمینه وقتی اف ماده هاوتینت ناو دا و هوا جدر اینا و را کشن بین نکیره بین ناوا اوی آمیره هنه دا وکی ما گوتی نزیکی 1000 پارچه ناوا دخل ناوا وی آمیره دا دبا کیس اوی پارچانه او ماده منشانی هوا دای دبا بشکنن حتی دست بکه به اف غازه بلاف با اتناوا کیسی دا اف آمیره هنه به پلا 63 تا 65 پلن گرماتیه دمینه تمام دم میده نزیکی 5 پلن رطوبته ین شداریه اتناف وی آمیره دا نزیکی 6 ساعتان دبا اف سیتن همه اتناوا وی آمیره دابن و القلب غازه الدور بزفره هيا صادي بين تعقيم كرن بيشتي 6 ساعات 6 دم جميرة بقناغا كزار يا ورد ويا هير افستن هني دخنت نافا كارتون هذا مظبوط هيچ هواك تدانا ما صاد هاتيه تعقيم كرن كوچكن كو دنيا نجبرچه افروسه بينرن ما گلک پوردیج عالی کارمند داوتین انجام دان جبر کو اف ستن هنه اون من نشان هوا داین جبو نیشتگرین آنکو و نخوشک به عملیات کرن آنکو نیشتگری جبو انجام دان لهمو کردستانه زیدتری 40 خستخانه و لعراق جی 115 نخوشخانه بر همین وکارگه بکارتینن. بعد أن قام القسم المختص هنا في معملنا معمل ميديكال لايف قسم البحث والتطوير بدراسة دوای ئەوەی بەشی تایبەتمەند لە کارگەکەمان کارگەی مێدیکال لایف بەشی توێژینەوە و پەرەپێدان لێکۆڵینەوەی بازاری لە کوردستان و پارێزگەکانی دیکەی عراق کرد لا ڕێگەی پەیوەندیکردن بە نەخۆشخانەکان و دۆزینەوەی ئاستی کێشەکانی پێداویستیە پزیشکیەکان هاوردەکراوەکان لە تورکیا و ئێران و وڵاتانی دیکە چەندین کێشەمان دۆزیەوە منها مثلا غير القياسات زانیمان ئەوان بەدەست چەندین کێشەوە دەناڵێنن لەوانە بۆ نمونە پێوانەی قوماشی بەکارهاتوو گونجاو نییە بۆ کارەکەیان
هەروە هەندێک زارسکاڵا لە بابەتی پاکردنەوە دەکەن کە پاکردنەوەکە بە شێوەیە نییە کە پێویستە یان پاکراوەتەوە بەڵام لەگەڵ تایبەتمەندیەکانی عراق و هەرێمی کوردستان یەک ناگرێتەوە. ڕاستی ئێمە هەموو ئەم کێشانەمان چارەسەر کرد دوای گفتوگۆیەک کە ماوەیەکی زۆری خایاند لەگەڵ بەشەکانی بەرهەمهێنان و بەشەکانی درۆمان و بەشەکانی تر و بەشەکانی بازارگەری و گەیشتنە باشترین بەرهەم کە گونجاوە لەگەڵ بازار لە کوردستان، گونجاوە لەگەڵ نەخۆشخانەکانی کوردستان، گونجاوە لەگەڵ ئەوەی پزیشک پێویستیەتی بە تەواوی و يلائم المستشفيات هنا في كردستان بە کوالیتیەکی بەرز و پاکردنەوەی 100% و لەگەڵ تایبەتمەندیەکانی وەزارەتی تەندروستی لە هەرێم و تایبەتمەندیەکانی کوردستان مێدیکال کۆنترۆل یەک دەگرێتەوە. وزارة الصحة في الإقليم ومطابق لمواصفات كردستان ميديكال كنترول. اگر هر سیتکی جه 13 پارچان پیک به بشه درمانه دکاره در روژه که ده هیا 16,000 سیتان به همو جور و قباره که درست بکه. روزانه اف بشه آنکو بشه درمانه 50,000 متر دوجا جه 15 جورن قماشی بکارتینن. ئەم کارگەی ئێمە لە ساڵی 2021ەوە دامەزراوە سەرەتا چەند کارمەندێکی کەم لەم کارگەیە دەستیان بە ئیشکردن کردو و بەرەبەرە بوار بە دراوە بە کارگەکە و ژمارەی کارمەندەکان زیادی کردووە کە سەرەتا کارمەندەکان هیچیان نەزانیەوە لێرە فێرە ئیشەکان کراون. ئەم بەشەی ئێمە کە بەشی دروبانە 40 کارمەند لێرە ئیش دەکا. سەرەتا ئێمە قوماشەکان لە بەشی ماخزنەوە دێتە ناو قاعی درومانەوە بە جیهازی تۆپکردنەوە قوماشەکە دەکرێتەوە و بەڕێنی بۆ دەکرێت بە پێی تەڵەب و داواکاری نەخۆشخانەکان. هەندێک جار ستانداردە و هەندێک جار بە پێی تەڵەبی نەخۆشخانەکانە. ئەم 40 کارمەندی کە لە بەشی درومان ئیش دەکا هەمومان خەڵکی شارچکە پیرەمەگرون و گوندەکانی دەوروبەرین کە لە بەشەکەی ئێمەدا 25 جۆری مەکینەی خایەتی هەیە. ئێمە ڕۆژ لە ڕۆژێکدا توانین 5,000 جلی نەخۆش بدورین، 5,000 بەرگی بێت، 6,000 بۆ 7,000 بەرگی سەرین، 3,000 جزداشە بە پێی تەڵەبی و داواکاری نەخۆشخانەکان گاون و جلی نەخۆش دروست دەکرێت لێرە. سەرەتا کە جلی نەخۆش لێرە دەدوردرێ بە 4 قۆناغ تاوا دەکرێت. سەرەتا دەدوردرێت دواتر یاخەکەی لێ دەدرێ و اینجا سەرقۆڵ و اینجا پشتێ. همو برهمن بشه درمانت ایوه داره آنکو بشه ورپیچانه و آماده کرنه. افکچن هنه برهمن کارگه پاکت دیگن نزیکی 6,000 سیتن جلن نخوشان 1,200 سیتن کجی 13 پارچان پیکتن و جبوجور نشتگریان بکارتینن آماده دیگن. پلانا اوی کارگه اوه همو پیوستین خستخانه دروست بکن هروا دخوازن بر همه وان دناوا زورینا نخوشخانه حکومی ده بیم بکار آنین جبر کوالتیا وان یا بلند. نحن الآن نصنع المستلزمات الطبية المصنوعة من القماش لكن في المستقبل ئێستا ئێمە پێداویستیە پزیشکیەکانی دروستکراو لە قوماش بەرهەم دەێنین بەڵام لە داهاتوودا و ئێستاش پلانی باشمان هەیە بۆ زیادکردنی چەندین هێڵی بەرهەمهێنان. بما أنه لدينا حاليا تقريبا ما يقارب 100 عامل مدرب. لەبەرەوەی ئێستا نزیکەی 100 کرێکاری ڕاهێنراومان هەیە. لە داهاتوودا ئینشاءڵڵا خوازیارین ژمارەیەکی زۆر کرێکار زیاد بکەین بە زیادکردنی شیفتی کاری نوێ، بە فراوانکردنی شوێن و هۆڵەکانی بەرهەمهێنان، بە زیادکردنی ئامێری نوێ وەک قۆناغی یەکەم. كمرحلة أولى
كمرحلة حالية قۆناغی ئێستا بۆ دروستکردنی پێداویستیەکانی دروستکراو لە قوماش. لە قۆناغی داهاتوودا ئینشاڵڵە پلانمان هەیە بۆ زیادکردنی پێداویستی پزیشکی دروستکراو لە پلاستیک وەک دەرزی و فۆلی و تیوب و هەندێک شتی دیکە تا دەگاتە پێداویستیە پزیشکیەکانی دروستکراو لە ئاسن و پلاستیک و پلاتین و شتەکانی دیکە. هەروەها پلانی فراوانکردنمان هەیە لە بواری فرۆشتن و بازارگەری. حقيقة كذلك عندنا خطط توسعية في مجال ئێستا لەبەرەوەی دابینکاری نزیکەی زۆربەی نەخۆشخانەکانی کوردستان و زۆربەی نەخۆشخانەکانی بەغدا و باشووری عراقین خوازیارین شوێنەکانی فرۆشتن فراوان بکەین و بگەینە هەموو نەخۆشخانەکانمان و سنتەرە پزیشکی و جوانکاریەکانمان و هەروەها بۆچینە خوازیارین لە داهاتوودا پشت بەخوا بەرهەمەکانمان هەناردەی وڵاتانی دراوسێ و وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوڕاست بکەین. نصدر منتجاتنا في المستقبل إن شاء الله إلى الدول المجاورة ودول الشرق الأوسط. پێنج ساڵە ئەف کارگەهە لە کوردستانê کار dike. Pêşwaziyeka baş ji aliyê xestexaneyan ve li berhemên evê kargehê hatiye kirin. Ev kargehe bûye sedem ku rikaberî di pêwîstiyên nexweşxaneyan de û taybet berhemên qumaşî di bazaran de bê encam dan. Ev jî Made in Kurdistan e.